بە ناوی خودای بەخشندە و میهرەبان. لە جیهانی ئەمڕۆدا مانا لەدەست درا. لە جیهانی ئەمڕۆی مۆدێرندا ماناکان باویان نەما، وەتاکەکان لە ئێستادا لە دوای مانادا دەگەڕێن، لەبەر ئەوەی خودی تاکەکان هیچ مانایەکیان لەم جیهانی ئێستادا نەدۆزیوە. ئەگەر ئێمە ڕەچاوی ژیانی خۆمان بکەین وەکو کورد، ئەوە دەزانیکەوە تاچ کورد لە نێو بێماناییەکی قوڵدا دەژێت. هەڵبەتە ئێمە هۆکارەکانی باز ناکەین، بەڵام لێرەدا هەوڵ دەدەین چەند چارەسەرێک بخەینە ڕوو بۆ ئەوەی تاک لە ژیانی خۆیدا دووبارە مانا پەیدا بکاتەوە. یەکەم چارەسەری بریتیە لە بیرنەکردنەوە لەو بابەتانەی کە لەژێر کۆنتڕۆڵی تۆدانین یاخود لەژێر توانای تۆدانین، چونکە هەندێک بابەت هەیە لە ژیانماندا ئێمە ناتوانین کۆنتڕۆلیان بکەین. بۆ نمونە تاکێکی کورد مەرج نییە بتوانێت یارمەتی تاکێکی ئەفریقی بدات لە ئێستادا، لەبەر ئەوە بیری لێ بکەوە بیری لێ نەکەوە وەکو یەکە. وە بۆ هەندێک شتی دیکە ژیانی ڕۆژانەمان پێویست ناکە خۆمان بەراوردی کەسانی دیکە بکەین، چ لە سەروی خۆمان چ لە خوارەوەی خۆمان. لەبەرەوەی ئەم جۆرە بیرکردنەوەیە خود لەدەست دەدا و ئەم خودە پێویستە پەروەردە بکرێت بۆ ئەوەی مانای زیاتر پەیدا بکات. ئەم پەروەردەیەش بریتە لەوەی بیرکردنەوەکانت ئاڕاستەکانیان بەرەو کوێ دەچن. ئەوە گرنگە. ئەگەر لە بیرکردنەوەدا ئاڕاستەکان بەرەو فەزایەک ڕۆشتن کە زانیت هیچ سوودی لە بۆت نییە یاخود نێگەتیڤە، پێویستە بە ناچاری وازی لێبهێنیت. و ئەمە لە ڕووی بیرکردنەوەوە. لە ڕووی ژیان تەندروستی زۆر زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا. ئێمە ڕەچاوی تەندروستی خۆمان ناکەین، ئێمە ڕەچاوی تەندروستی جەستەی خۆمان ناکەین، لەبەر ئەوەی جەستەیەکی ناتەندروست بێشک هۆشێکی ناتەندروستیش بەرهەم دەهێنێت. لەبەر ئەوە پێویستە تەندروستی خۆشمان بپارێزین. و کاتێک ئێمە جەستە و هۆش بەیەکەوە گرێتە دەین، هەز دەکەین هەندێک مانا لە ژیاندا دروست دەبێت. ئەمە لە ڕووی خودی تاکەوە. بەڵام لە ڕووی پیشەیی و ئیشەکانی تاک پێویستە بۆ دەوروبەرەکەی هەوڵ بدات. اینجا ئەمە بنەماڵەیەک بێت، خێزانێک بێت، گروپێک بێت، هەر شتێک گرنگ ئەوەیە بۆ مرۆڤەکانی دەوروبەر هەوڵ بدەیت، چونکە تەنها لە ڕاستیدا ئەوان گرنگن. و مەرجنی ئەو مرۆڤانە گرنگ بن کە لە وڵاتەکانی دیکەدان بۆ تۆ دەبێت زیاتر بیرکردنەوەت لە ئەو کەسانە بێت کەوا لە چواردەوری خۆتن، نەوەکو بیرکردنەوە لە لای کەسانێک بێت کەوا هەر لە لاش نیت. و لە ڕووی هەڵسوکەوتەوە بۆ ئەوەی مانایەکی جوانتر بە ژیان بدەین، مانایەکی جوانتر پەیدا بکەین، پێویستە هەڵسوکەوتمان بە گوێرەی کەسانی دیکە بێت، بە گوێرەی کەسانی بەرامبەرمان ڕەفتار بکەین. واتە هەر تەنها ئێمە بیر لە خۆمان نەکەینەوە. کاتێک کە چوونە لای تاکێک پێویستە لێی تێبگەین، گوێگری بین، نەک هەر تەنها خۆمان قسە بکەین و هەر تەنها بە گوێی هەڵسوکەوتەکانی خۆمان بکەین، چونکە زۆر جار هەڵسوکەوتەکانی خۆمان تاچی بەرامبەر ئازار دەدەن و لە ئەنجامدا خۆشمان ئازار دەدەن. و هەمیشە لە قسەکردندا ئەمە لە بواری هەڵسوکەوت لە قسەکردندا پێویستە ڕەچاوی بەرامبەر بکەین، گوێگر بین، بزانین بەرامبەر چی دەڵێ. و هەروەها کایەکی دیکە کە زۆر گرنگە بۆ ئەوەی مانا بە ژیان بدات، بریتیە لە ئامانجی گەورە لە ژیاندا. ئایا تۆ وەکو تاکێک ئامانجت چیە لە ژیان؟ مەبەستم ئامانج هەر تەنها بەدەستهێنانی مادە نییە، مادە و پارە و ئەم شتانە، بەڵکو دەبێت ئامانجێکی گەورە ڕوحیمان هەبێت. ئینجا بگرە
ئەو ئامانجە نەتەوەییە یاخود ئاینیە یاخود هەر ئامانجێکی دیکەیەکەوە لەگەڵ ڕوحدا پەرە دەستێنێت. هەڵبەتە ئێمە دەزانین بە گوێرەی ئەزمونەکانی ڕابردوومان ژیانێک بۆ مادە بێت نادگەیەنێت بە پڕکردنەوەیەکی ڕۆیی پڕکردنەوەیەک بێتکەوە دڵ ئاسوودە بکات. لەبەر ئەوە ئێمە پێویستە لە ڕوانگەی ڕوحەوە بگەڕێینەوە ناو ژیان نەکات تەنها لە ڕوانگەی مادە، چونکە ئەگەر سەیری ئەو تاکانە بکەیتکەوە غەمبارن لە ژیاندا زیاتر غەمەکانیان لە بۆ ئەو تشتانەیە کە دەیانەوێت بەدەستی بێنن نەوەکو لە بۆ ئەو تشتانە بێت کەوا لە دڵەوە بێت لە ناخەوە لە ڕوحەوە چاکبوون. و لێرەدا پێویستە ئاماژە بە خاڵێکی گرنگ بدەم کە بریتە لە چاکبوون. چاکبوون دەتوانێت مانا بە ژیان پەیدا بکات، چونکە ئەگەر مرۆڤ چاک بێت تەواو پێویست ناکە هیچ شتێکی دیکە بکات. شتەکانی دیکە لە ڕاستیدا هەموو زیادەن بۆ ژیانی مادی، بەڵام ئەگەر مرۆڤێک چاک بێت ئەوە ئەم مرۆڤە بێسنوورە. تاک ئەو کاتە مانا بە ژیانی خۆی پەیدا دەکات کە یارمەتی تاکەکانی دیکە بدات. ئەم هەستە کە لە یارمەتیدان دروست دەبێت بەرزترین هەستە لە ڕووی چێژەوە، لە ڕووی خۆشەویستیەوە، لە ڕووی ئاشتیەوە، لە ڕووی هەموو شتێک. لەبەر ئەوە یارمەتیدان زۆر پێویستە. تاکێکی کەەوە هەست دەکەی ژیان بێمانایە ئەو پێویستە یارمەتی کەسانی دیکە بدەیت، چکە دڵنیابە زۆر کەسیکە هەن کە لە ژێرەوەی تۆدان بۆ پێویستیان بە هاریکاری تۆ هەیە و هەرگیز وامەزانە تۆ لە ژێر ژیاندای ڕەنگە کەسانێکی تر لە تۆ خراپتر بن. ئەم جیهان بینینە مرۆڤ تۆزێک هێور دەکاتەوە لە بێمانایی بوونەکەی. کاتێک کە تاکێک لە ناو بێماناییدا دەزانێت کەوا زانست بۆی گرنگ نییە، نەتۆ بۆی گرنگ نییە، تەنانەت ئاینیش تەنانەت خودداش ئەم تاکە لە ڕاستیدا نەخۆشە. بەڵام ئێمە پێویستە ئەم تاکانە چارەسەر بکەین. زۆر جار ڕەنگە ئەم تاکە تۆش بێت یاخود خۆمانیش بێت، ئەمە زۆر ئاساییە، هەموو تاکێک تووشی ئەمە دەبێت. بەڵام لێرەدا پێویستە تاک مانا لە ژیاندا بدۆزێتەوە، بەڵام مەرج نییە ئەم مانایە هەر خۆی دای بڕێژێت. هەڵبەتە بێشک ئێمە کۆمەڵێک فەیلسوفمان هەبووە لە ڕابردوودا جەختیان لەسەر دروستکردن و داڕێشتنەوەی مانا کردوتەوە. یەک لەوانە فریدریک نیچێیە، فەیلسوفێکی ئەڵمانیە. ئەو باوەڕی وایە کە مرۆڤ دەبێت ببێت بە پیاوی باڵا سوپەرمان، ئەو دەبێت ئەو مرۆڤە دەبێت خۆی مانا بۆ ژیانی خۆی دابین بکە. هەرچەندە ئەوەش بیرکردنەوەی خراپ نییە، بەڵام هەندێک جار پێویستە تاک ئاگادار بێتەوە ئەم داڕێشتنەوەی مانایە لە ژیاندا مەرج نییە ڕاست بێت، واتە مەرج نییە خۆمان ڕاست بێت، ڕەنگە تاکی بەرامبەرمان ڕاست بێت. لەبەر ئەوە تاکێک کەوا هەوڵی مانا دەدات لە ژیاندا پێویستە مانا لە هەموو کەسێک وەربگرێت، زانی لە هەموو کەسێک وەربگرێت، ئامۆژگاری لە هەموو کەسێک وەربگرێت. چونکە هەندێک جار لە شوێنێکدا ڕەنگە ئەو کەسێک کە بیرشی لێ ناکەیەوە ڕەنگە شتێکت پێ ببەخشێت کەوا زۆر زۆر گرنگ بێ لە ژیان و بە ژیانت بگۆڕێت. و سەبارەت بە داڕێشتنەوەی مانا لە ژیاندا پێویستە تاک لە کایەکانی ژیانیدا هەوڵ بدات تۆزێک هێمن بێتەوە. ئەگەر مرۆڤ هێمن بێت خراپ نییە. ڕاستە هەندێک جار گەرمی پێویستە و توندێت پێویستە و جددیت پێویستە، بەڵام لەگەڵ وە لە زۆربەی شوێنەکان و لەگەڵ زۆربەی تاکەکان پێویستە ئاوانە بێت. و هەروەها تاکی زیرەک، تاکی هۆشمەند، تاکێک کە هەوڵی مانا دەدا لە ژیان هەرگیز چواردەورەکەی شوێنەکەی ناکات بە بەهانە و بگرە چکە ساتە خراپەکان دەقۆزێتەوە بۆ سوود و چاکەی خۆی. کەسی زیرەک ئەو کەسەیە کە لە ساتە خراپەکاندا قازان دەکات، لە دۆخە ناخۆشەکاندا سەر دەکەوێت. ئەمە کەسی سەرکەوتووە، کەسێک
مەرج نییە سەرکەوتوو بێت ئەگەر لە کاتە خۆشەکان و کاتە هێمنەکاندا سەرکەوتوو بێت. ڕەنگە ئەوە تەنها بەختێک بێت، بەڵام بیر بکەوە تۆ وەکو تاکێک لە کاتە سەختەکاندا ئەگەر سەرکەوتوو بیت ئەوە زۆر گرنگە، وە لە ژیانی خۆتدا وەکو پەنجەمۆرێک بەسەر ڕابردووی ئەزمموی خۆدا دەمێنێتەوە. وە لێرەدا تاک دەگات بە مانا لە ژیاندا. لە کۆتاییدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کەوە لە ژیاندا هەوڵی مانا بدەن، هەوڵی چاکبوون بدەن، هەوڵی زانین بدەن، چونکە بەبێ ئەم تشتانە مرۆڤ دەکەوێتە ناو ناخۆشی، ناو غەم، ناو تشتگەلێک کەوا زۆر بە ئەستەم لێی دەردێت. وە بزانن مانا، چاکبوون، زانین ژیان جوانتر دەکات. و هەتاوەکو دیدارێکی دیکە، هەتاوەکو گفتوگۆیەکی دیکە، بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ.